بە ناوی خوای گەورە و میهرەبان. نهێنی بەندایەتی لە ڕووکردنە جەنابی حەق و پەرستش و دوعاکردندا نهێنیەک هەیە بە ناوی نهێنی بەندایەتی. گۆزەی شکاوە. نهێنی بەندایەتی لە ڕووکردنە جەنابی حەق و پەرستش و دوعاکردندا نهێنیەک هەیە بە ناوی نهێنی بەندایەتی. واتە دەکرێت بەندە لەو واتایانەی لە پەرستشەکاندا هەیە تێنەگات، بەڵام تەنها لە بەرخاتی ئەوەی کە خواوەند فەرمانی پێکردووە هەڵدەسێت بە ئەنجامدانیان و بەم شێوەیەش نیشانی دەدا کە بەندەیەکی گوێڕایاڵ و ئامادەی فەرمانە. لەڕێی ئەم بەندایەتیەشەوە دڵ و ڕوح و هەست و سێڕی تێراو دەبێت و ڕەزامەندی خوا بەدەست دەهێنێ. گەر مرۆڤ بیریش بکاتەوە دەتوانێت ببینێت کە لە ڕێی بەندایەتیکردنەوە کۆمەڵێک حکمت و سوودی دیکەش بێجگە لەمانەوە دەستخۆی و مرۆڤایەتی و بگرە جیهانیش دەخات. بۆ نمونە ژیری باش دەتوانێت دەرک بەوە بکات کە زەکات پردێکی ئیسلامیە بۆ بەیەکگەیاندنی دەوڵەمەندان و هەژاران و پتەوکردنی پەیوەندی نێوانیان و ڕێگرتن لە دووبەرەچی و لێکترازانی کۆمەڵایەتی، یاخود ئەوەی حەج وەک گەشتێک و دەرفەتێک بۆ پاکبوونەوە ئارامی دەدات بە مرۆڤ و سەر لە نوێ تاک بە تایبەتمەندیەکانی کەسێتی خۆی ئاشنا دەکاتەوە. لە هەمان کاتیشدا حەج وەک کۆنگرەیەکی ساڵانەی جیهانی ئیسلامیە، یاخود دەتوانێتەوە ببینێت کە ڕۆژوو نەفس فێری گوێڕایاڵی دەکات و خۆپارێزەریشە بۆ جەستە و مایەی تەندروستیەتی. بەڵام باوەڕدار هەرگیز نایەت پەرستشەکانی بەم سوود و قازانجانەوە ببەستێتەوە، چونکە ئەوە دەزانێت کە بنەمای پەرستشەکانی تەعەبودیەتە، واتە ئەو بێڕە چاوکردنی ئەوەی حکمت و سوودەکانی ئەم کارە چییە جاتەی بگات لێیان یاخودنا بەو شێوەی فەرمانی پێکراوە و بۆی ڕۆشنکراوەتەوە بەجێیان دەهێنێت و باوەڕیشی وا دەبێت کە هێشتا زۆر حکمەتی تر لەم کارەدا پەنهانە کە عەقڵی کۆتایی ئەم پێی نەگەیشتووە. گەرچی بۆ هەندێ بەشی تایبەتی نێونوێژیش هەروەک زەکات و ڕۆژ و حەج کۆمەڵێک حکمت بەبیردادێن، وەک تایبەتبوونی نوێژەکان بە کاتێکی دیاریکرا و جیاوازی ژمارەی ڕەکاتی نوێژەکان و جوڵە جیاوازەکانی وەک ڕوکوع و سجود و هەستانەوە. بەڵام باوەڕدار پێش لێکۆڵینەوە لە هەر حکمەتێک ئەمانە ئەنجام دەدات، چونکە پەروەردیگارمان بەم شێوەیە فەرمانی پێکردوین. واتە لە واژەوانی فیقهدا بەم جۆرە تێگەیشتنە لە پەرستش دەوترێ تەعەبودیەت. دیوێکی تری بابەتە تەعەبودیەکان ئەوەیە کە لە نێوانە و کاری ئێوە ئەنجامی دەدەن و ئەو شتانەی پاش ئەنجامدانی کارەکە لەلایەن جەنابی حەقەوە پێتان دەبەخشرێت ناتوانرێت پەیوەندیەکی وەک پەیوەندی نێوان هۆکار و دەرەنجام تەناسوبی عیلیەت بدۆزرێتەوە. بۆ نمونە نوێژێک دەخوێنیت، هێندە دەستکەوتی دنیای و قیامەتی، قەلبی و ڕۆحی، عەقلی و حیسی بەدەست دەخەیت کە خۆشت سەرسام دەبیت و دەڵێیت ئەمە چۆن ڕوویدا. لێرەدا خاڵێکی ناسک هەیە. تەعەبودیەت تەنها بۆ تەعەبودیەت کار دەکات، واتە هەمیشە کار لەسەر ئەوە دەکا کە ئەو هەستی پەرستشکردنە پەرە پێ بدات کە تەنها لە بەرخاتری خودایە. گەربیر لە موعجیزەکانی پێغەمبەری سەروەرمان بکەنەوە، بۆ نمونە چۆن بە بەرزکردنەوەی تەنها پەنجەیەک لە زەویەوە مانگ دوولت دەکات، چۆن بە ئاماژەی پەنجە درەخت بۆ لای خۆی دەهێنێت، یاخود چۆن بەهێنانی دەستی بەسەر خواردنێکدا بەرەکەت دەکەوێتە ئەو خواردنەوە و لە کاتێکدا تەنها بەشی 10 کەس دەکات کەچی 700 کەس تێر دەکات. لە تەواوی ئەمانەدا بەهۆی نەبوونی لێکدانەوەیەکی ژیرمەندانە بە گوێرەی بنەمای هۆکار و دەرەنجام دەگەیناوە ئەنجامەی کە خواوەند لوتفێکی تایبەتی لەگەڵ پێغەمبەری ئازیزدا نواندووە. هەر بەو شێوەیەش مرۆڤ کە تەمەشای پەرستشەکانی دەکات و بەراوردی دەکات لەگەڵ دەرەنجامەکانیاندا لەمە تێدەگات و هەر جارێکیش درەخشانەوەی نیعمەت و لوتفەکانی خوددا لەسەر خوڕەوشت و ڕەفتارەکانی و ژیانی قەلبی و ڕۆحی ببینێت، هەستی تەعەبودیەت زیاتر دەبێت. لە ڕوانگەیەکی تریشەوە تەعەبودیەت بەهۆی ئەوەی ئەو هەستە لای مرۆڤ دروست دەکات کە چاوەڕێی هیچ شتێک نەبێت و لە پشت پەردەی بەندایەتیەوە کارەکانی بە فەرمانی خواوە ببەستێتەوە و بەو پەڕی پاچی و دڵسۆزی ڕوو لە خوا بکە، خاوەنی گرنگیەکی مەزنە. بەڵێ تەعەبودیەت هەستی تەنها بۆ ئەو ژیان و تەنها بە شوێن ڕەزامەندی و خۆشنودی ئەوەوە
بوونمان لا دروست دەکات. ئەمەش نەک تەنها لە پەرستشە فەرزەکاندا، بەڵکو ئەوە دەڕواتە ناو هەموو ئەو کایانەوە کە لە ژیانی کەسی و خێزانی و کۆمەڵایەتی تاکدا بوونیان هەیە. مرۆڤ دەتوانێت لە کاروباری مامەڵەی سادەی ژیانیشیدا نیەتی ئەنجامدانی تەنها لەبەرەوە بێ کە فەرمانی پێکراوە، گەرچی لە کاروباری سادە و مامەڵەی ڕۆژانەدا زۆرتر تایبەتمەندی ئەو کارانە لە بەرچاو دەگیرێت کە لەگەڵ ئەقڵ و ژیری و دادوەریدا دەگونجێن. بەڵام مرۆڤ تەنانەت لەوانەشدا دەتوانێت فەرمان پێکراوی کارەکان بە بنەما بگرێت و بەندە ئەگەر پەرستشەکانی و کارە ئاساییەکانی ژیانی ڕۆژانەی بەستەوە بە تێبینی تەعابودیەتەوە، ئەوە خۆی ڕادەهێنێت لەسەر ڕۆحی بەندایەتیەکی دڵسۆزانە و بێخەوش و خاڵ. دەتوانن ئەمە ببەستنەوە بە وتەیەی مامۆستا بەدیعو زەمانەوە کە دەڵێ گەر مرۆڤ هەندێک لە کارە ئاساییەکانی بۆ ڕەزامەندی خوا ئەنجام بدات و بە نیەتێکی دروستانەوە ببەستێتەوە، بۆ نمونە بە نیەتی پەیڕەویکردن لە سونەتی پێغەمبەری سەروەر، وەک ئەو بخوات و هەستێت و دانیشێت و لە تەواوی هەڵسوکەوتیدا هەوڵ بدە بچێتەوە سەر ئەوە عادەتەکانیشی بۆ دەبن بە عیبادەت، کارە ئاساییەکانیشی بۆ دەبن بە پەرستش. دروشمی بنەمای تەعابودیەت ئەوەیە کە خوای گەورە خاوەنی ڕاستەقینەی شتەکانە و هەر ئەوە کە مافی دەستێوەردان و ئاراستەکردنیانی هەیە. مرۆڤەکانیش بەندەی ئەو و مۆڵکی ئەون. خاوەن مۆڵک هەرچۆنێک گارەزووی لێبێ مۆڵکەکەی بەکار دەهێنێت. بۆیە ئەو لە دیاریکردنی ڕەفتار و هەڵسوکەوتەکانی ئێمەدا فەرمانڕەوەی ڕەها حاکمی مطلقە. لەگەڵ ئەمەدا خواوەند واتایەکی خلافەت جێنشینی لە نێو شتە ئاساییەکانی ژیاندا بە مرۆڤ بەخشیوە، مافی دەسوەردانی لە شتەکاندا پێداوە کە ئەمەش خاوەنداریەتێکی جوزئیە. مرۆڤەکان دەبێت لە گۆشەنیگای تەعابودیەتەوە تەسلیم و شوێنکەوتەی حاکمی مطلق و متەسەریفی مطلق بن. لەو لاشەوە دەبێت لە کارە ئاساییەکان و مامەڵەکردن لەگەڵ شتە دنیاییەکاندا ئەو مافە هەندەچی و زیادەیی پێیان دراوە بەکار بهێنن، بەڵام لە کاتی بەکارهێنانی ئەم مافەشدا بزانن کە خاوەن مڵکی ڕاستەقینە ئەڵڵایە. خوای گەورە کۆمەڵێک یاسای لە گەردووندا داناوە کە دەتوانین بە عادەتی سوبحانیە ناویان ببین، وەک یاساکانی هەڵکشان و داکشان، یاسای لێخشان و یاسای کێشکردن. بۆ نمونە دار و دەوەن تا خاکێکی لەبەر بۆ گەشەکردنیان هەبێت و تیشکی خۆربەریان بکەوێت و ئاویان هەبێ گەشە دەکەن و بەرهەم دەدەن. گەشەکردنی ڕووەکەکانیش بەهۆی ئاوەوە و میوەگرتن و بەرهەم بەخشینیشیان دووبارە یاسایەکی خواییە. لە بنەڕەتدا دروستکەری ئەو دەرەنجامەی لە ئاودانەوە دەبینرێت خوایە، بەڵام ئاوی وەک هۆکارێک بۆ ئەو کارە دروست کردووە. ئێمەش بە شارەزابوونمان لەو کارەدا و بە گوێرەی مەرجەکانی سەردەم و زانست و تەکنەلۆژیا و پێشکەوتنمان شێوازی جیاوازی ئاودام پەرە پێدەدەین. ئێمە دەین لێکۆڵینەوە دەکەین بۆ دۆزینەوەی ئەو ڕێکارانەی ناشتن و پەرەپێدانی تۆ و کە باشترین بەرهەممان پێدەدەن. بەڵام هەر لە کاتی ناشتنی تۆوەکەوە دەبێت بڵین ئەو کارەی من ئەنجامی دەدەم تەنها گرتنەبەری هۆکارە بۆ گەیشتن بە ویستی خوا. ئەوە خوایە کە بەرهەم دەبەخشێ. ئەگەر ئەم تۆوانە چەکەرە و گەشەیان کرد و گەورە بوون، ئەوە خوا ئەو کارانەی کردووە. ئەگەر بەرهەم یەک بە دوو یەک بەدە ببەخشێت، هەر کاری خۆیەتی و خۆی ئەنجامی داوە. بەڵام هۆکارەکانی کردووە بە پەردە بۆ عیزەت و مەزنیەکەی. ئێمە پابەندی ئەو بنەمایین کە دەڵێ عەزەمەت وا دەخوازێت کە هۆکارەکان پەردەداری دەستی توانەی خوابن لە بەرچاوی عەقڵدا. تەوحید و جەلالی ژوا دەخوازن کە هۆکارەکان دەست بکێشنەوە لە کاریگەری ڕاستەقینە. بەڵێ گەر تەنانەت بابەتێکی لەم شێوەیەشمان بە تەعابودیەتەوە گرێدایەوە و بەو شێوەیە بەندایەتیمان ئەنجامدا، هەروەها پابەندبوونمان بە هۆکارەکانەوە هەر لەبەر ئەوە بوو کە خواوەند گەرچی بە شێوەیەکی ئیزافیش بوو بێ مافی بەکارهێنانیانی پێداوین و بوونەوەرانی بۆ ڕام کردوین. ئەمەشمان تەنها لەبەر فەرمان پێکراییمان لەلایەن ئەوەوە ئەنجامدا. ئەوە هەستی بەندایەتی ڕاستەقینە بەدەست دەخەین.